لە ڕێگای ئەم دوو ڕاپرسیەوە کە لە نێوان ژنان و کچانی ناو دامەزراوە میدیاکاندا ئەنجام دراوە و ڕاپرسی یەکەمیان تایبەت بۆ بە 49 کەس و لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەنجامدراوە ڕاپرسی دووەمیان 100 ژنی ڕۆژنامەوانی وەکو ساحڵ وەرگرتووە. ئێمە گەشتوین بە چەند دەرەنجامێک کە بەداخەوە پێمانەڵێت کە هەراسانکردنی ژنان و کچان بووە بە ڕۆتینێک هەم لە ناو دامەزراوەکانی ڕاگەیاندن لەلایەن هاوکارەکانەوە هاوکارپیاوەکانیانەوە هەم لەلایەن هاوپیشەکانیانەوە لە دامەزراوەکانی دەوروبەری خۆیانەوە ڕۆژانە ژنان و کچانی ڕاگەیاندکار تووشی هەراسانکردنن. وەجگە لەوە زۆرینەی کچان و ژنانی ڕاگەیاندکار بەداخەوە لە کاتی جێبەجێکردنی ئەرکی ڕاگەیاندن لە کاتی ڕۆماڵکردنەکان لە کاتی بەجێگیانی بەرنامەکان و لە دوای بەرنامەکانەوە بە ڕێگەی ئۆنلاین بە ڕێگەی ڕووبەڕوو تووشی هەراسانکردن. و ئەو هەراسانکردنانەی ڕووبەڕوو ڕۆژنامەنووسەکان ئەبنەوە هەمە جۆرێکی تایبەت نییە. هەراسانکردنی زارەکیمانەیە، هەراسانکردنمانەیە لەسەر بنەمای جێندەری کە بەداخەوە هاوپیشە پیاوەکان لە ڕێگەی ئیهانەتکردنەوە پێت دەڵێن کە تۆ لەبەرەوەی ڕەگەزەکەت ژنە کەمتری لە من تەسیرەکات بەسەر کارپیشەکە. جا بە خۆشحاڵیەوە ئێمە تەنها لە ڕێگەی ڕاپرسیەوە نەگەشتوین بەو نەتیجانەی کە لەبەردەستانە لە ناویانمانان کاتان زۆر بگرن چەند کەیسێکمان هەیە کە بە وردی ڕۆژنامەنووسەکان باسی ژیانی خۆیان دەکەن. تەنانەت لە ماوەی 2 ساڵی کارکردنە کەیسمان هەیە ڕۆژانە تووشی هەراسانکردن بووەتەوە و تا ئێستا چارەسەرێکی گونجاویش نەدۆزراوەتەوە بۆ بابەتی هەراسانکردن و لە ڕاپرسیەکە شایەتی لە پرسیارەکانە کە ویستومانە وەڵامی ئەو بەرداوانە وەرگرین. پێیان وایە کە ئاسان نییە چارەسەرکردنی هەراسانکردن لەبەرەوەی تۆ لەلایەن کەسانێکەوە هەراسانەکەی کە ڕۆژانە لە ئاستی ڕۆشنبیریە لە هاوکار خۆت یان خۆت بەرزترە کە ئەمە بۆ خۆی کێشەکەیە کە لەلایەن کەسێکی احتیاجی و کە باگراوندێکی نەبێت تووشی هەراسانکردن بیت تا حەدی ئەڵێ لەوانەیە کۆمەڵی هۆکاریتر هەبێت. بەڵام بەداخەوە هەراسانکردنەکە لەناو خۆمانایە لە نزیک خۆمانە و سەری کێشاوە بۆ تێکداری پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ دوورکەوتنەوە لە پیشەی ڕاگەیاندن لەلایەن ژنان و کچانی ڕۆژنامەوانەوە. زۆر سوپاسمان دەکەم حەزەکەم وردەکاریەکانی تر لەناو ڕاپۆرتەکان ببین و بە هیوان سنتەرێکی ترۆ ساڵی داهاتووش لەسەر ئەم بابەتانە بابەتی هەبێت و ڕاپۆرتی تایبەتی خۆی هەبێت. دووبارە زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاس بۆ خانتۆمەژان. ئامادەبواری بەڕێز کۆمیتەی پاراستنی ڕۆژنامەنووسانی جیهان CPJ لە راپۆرتی ئەم ساڵیدا باسی لەوە کردووە کە 293 ڕۆژنامەنووس لە زینداندان و 4 ڕۆژنامەنووسە زیندانی کراوانە لە عێراقدا. ئەوانیش ڕۆژنامەنووسە حکومدراوەکانی هەرێمی کوردستانن بە ناوەکانی گوردار زێباری، ئومێد بەرۆشتی، قارەمان شوبی، شێروان شێوانی.